بەڵێ دیارە لەسەر ڕەوشی زیندانیان بە شێوێکی گشتی لە هەرێمی کوردستان لە نێو بەندیخانە و چاکسازیەکان لە ئێستادا بارودۆخیان چۆنە بە تایبەت لە دوای ئەوەی کە بەشێک لە زیندانیان لە نێو چاکسازیەکانی هەرێمی کوردستان پەیوەندیان دەکرد کە ڕەوشیان خراپە بەوەی کە شوێنیان وەکو پێویست نییە ئەگەر هۆڵێکی نێو بەندیخانە و چاکسازیەکان بۆ 50 نەفەر دروست کرابێ و خۆیان دەڵێن لە ئێستادا زیاتر لە 100 کەسی تێدایە. من گفتوگۆیم بابەتە لەگەڵ بەڕێز زیا پەترۆس وەکو سەرۆکی دەستەی مافی مرۆڤ دەکەم. کاک زیا سوپاس بەم دەرفەتە. ئەگەر پێیمان بڵێ لە ئێستادا ڕەوشی زیندانیەکان لە نێو چاکسازیەکان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان چۆنە؟ ڕای ڕەوشی زیندانیەکان بە تایبەتی لە چاکسازی نەگەر ئێستا لە ڕابردووش زۆر جارێ ئێمە چەختمان لەوە کردووە و چەند راپۆرتمان نردووە و چەند ڕاستپەردەمان نووسیوە بەڕاستی خراپە لەبەر ئەوەی ڕێژەی تاوان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبی و ئەوانەی کە حکم دەدرێن بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبی کە لە کاتێکدا پێویستە ئێمە پلانێکی ببینین بۆ کەمکردنەوەی ئەنجامدانی تاوان کاتێک کە تاوان ئەنجام نەدرێتن بە تاکیدیش ئەوانەی کە حکم دەدەنش کەم دەبێتەوە. ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ بیر لەوە ناکەین کەوا ئێمە بیڕۆین سجنی تر دروستکەین یان سجنەکان و باڵەخانەکانی تر زیاد بکەینەوە بە پێچەوانە بیری ئێمە ئەوەیە کە ئێمە ئەو باڵەخانەی سجنیشمان هێنەمینێ ئەوەش دەبیعی بە ئیشکردن و بە پلاندانانە بۆ ئەوەی تاوان ئەنجام نەدرێتن بەڵام بەداخەوەی ترەوە لە هەموو شوێن لە هەموو وڵاتانی شەیە لە هەندێک وڵاتانی تر ئێستا ئەو باڵەخانەیان کەم کردوتەوە. ئێمە تەبیعی و کە دەبینین ئەم باڵەخانەیە ئەگەر وەکو هەولێر و وەکو دهۆک سلێمانی ئێستا بە پێیستاندەری جیهانیان کردووە بەڵام لەبەر ئەوەی وتم محکومدراوەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبن و چ شوێنێکی تر نییە ئیلا ئەمە بۆیە سەرووی ئیستیعابی خۆیتی وەکو کەستاندەر بۆ نمونە کە هۆڵێک لە بۆ 9 نەفەر دروست کراوە ئەچی ئەبینی زیاتر لە 20-25 نەفەر بڕجارانش بۆ 30 نەفەری تیا دەبیتن. تەبیعی ئەمە یەکەمی شت تەسیری هەیە لە بارودۆخی دەرونی ئەوان دوو پرۆژە و پرۆگرامی چاکسازی کە تۆ ئەیکە چووکە ئێمە مەبەست لەوانەیە کە حکم دەدرێت چاکسازیان بکرێت بۆی دوا ڕۆژ بگڕێنەوە بۆ کۆمەڵگا وەکو هەر وڵاتێکی هەل هاوڵاتیەکی ئاسایی ئەم پرۆژەیە تۆ ناتوانانی ینی لەبەرەوەی ڕێژەکە زۆرە سێ ئەو شتانەی کە پێویستە بکرێتن لە ناو چاکسازی بۆ ئەوی ئەمانەت فێرە سەنعەیەک بن فێرە ئیشک بکن کە ژمارەیەکی زۆربی دووبارە ئەم پرۆژەیە فەشەل دەینیتن و لەبەرەوە ئێمە داوامان کرد بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشانە یەکەم سیستمی چاکسازیەکان هەموار بکرێتن یعنی وەکو چۆن ئیشی لەسەر بکەن. اینجا شتێکی تریشمان داوا کردووە و لێرەش ئەڵێمەوە دووبارە ئێمە داوا دەکەین وەکو دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ ووا ئەبینین چاکترە کە چاکسازیەکان لە دەسەڵاتی و یاخود لە سەرپەرشتی وزارەتی کار و باری کۆمەڵایەتی دەربکرێ و بدرێتەوە بۆ وزارەتی داد چونکە وزارەتی داد ئەو زۆر دەستگای هەیە کە پەیوەستن بە ئەو مەسەلانە ڕەنگە زیاتر دەتوانن بکەن. وەزارەتی کار و باری کۆمەڵایەتی زەختێکی زۆری لەسەرە لە بڵین معوقن لەوانەی منداڵن لەوانەی سۆشیالن ئیتر زۆرن کە ئەمیش لە سەریانە ڕەنگە کەمتر خەمیەک دەبیتن نەک بە ئەم قەسد بەڵام لەبەر ئەوەی ئەو ڕێژە فەرمانبەر و شتیان نییە بۆیە ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی دوو بینەوە ئێمە ئەمانەی کە لەوێنە لە ناو چاکسازی ناوەکوتم لە وەزعێکی خراپن ڕاستە ڕەنگە لە شوێن خراپە لە بڵین تەندروستی و پێداویستی دەرمان لەویش تۆزەک خراپە لەبەر وزارەتی تەندروستی جەمە باسمان کردووەکەوە پێویستە دکتۆرێکی پسپۆریانە هەبی پێویستە بە بەردەوام کارمەندێکی تەندروستی لەوێ بیتن بۆ دەرمانیشیان بە بەردەوام بیتن و لە ئێستاش کە کۆڕۆنە هات وەزعیان خراپتر بوو لەبەر ئەوەی مواجهەیان لێ بڕا هاتوچوو لەسەریان لێ بڕا کەس و کاریان نەبینین سیستمیەکیاندانا بە ئۆنلاین ئەوەش هەموو خەلک و ئەوانەی کە زۆربەی ئەوانەی کە لە ناو چاکسازی نەحکم دراون زۆربەی کەم دەرامەت و خەڵکی فەقیر و فەقارەتن لە شوێنەکانی ترن کەس و کاریان ئەو ئیمکانیەتیان نییە کەوا بێن لاپتۆپیان هەبی یاخو کۆمپیوتەریان هەبی بە بەرنامەیەکی سۆشیال میدیا لەگەڵ یەکەوە قسە
قسە بکەن کەواتە محروم بوون لە مواجهە ئەمەش بارێکی تر وەزعیان خراپتری کرد چونکە تۆ یەکە کە زیندانیە خواخوایتی کە هەفتەی جارێک مواجهەیە کە سوکارەکەی ببینی دایکی بی باوکی بی خوشکی بی مناڵەکانی بی هاوسەرەکەی بی ئەمە کە لی محرومەکەی وەزعی دەرونی تێک دەچی بۆیە پێویستە ئەم خاڵانە لایەنە پەیوەنددارەکان بە هەندوەری بگرن و کابرا خۆی زێر فشاری دەرونیە کە حکوم درایە اینجا لەنا کە لەوێەوە و ڕۆژانە کە ژیانی ڕادەبری ئەویش بە فشارێکی دەرونی تر ماناوێ وەزعی تێک دەچی هەر لەبەر ئەوەیە هۆکاری ئەوەیە چەند حالەتێک بینیمان لە زۆربەی چاکسازیەکان کە پەنا ئەبە بە خۆکشتنی خۆی یان پەنا ئەبە بۆ خینکاندنی خۆی یان پەنا ئەبە بۆ دروستکردنی کێشەیەکی گەورە و شەڕ و بەعزە مەسائیلی تر لەگەڵ زیندانیەکانی تر تەبیعی ئەمە ئەبێ چارەسەر بکرێتن چونکە ئەمە وەزعەکە پەرچێوەیەکی گشتی خراپیەکە. کاریزە سەبات بە ڕۆژی زیندانیانی سادراوانی بادینان لە ئێستادا بارودۆخیان چۆنەوە پێشتر ڕاگەاندراویشتان لەسەر ئەوە هەبوو. تەبیعی ئێمە هەر لە ساتە وەختی یەکەمی ڕۆژ ئێمە ئاگاداری وەزعی ئەوانین و بەردەوام بووین لە وەزعەکانیان و زۆر شتیش لەوانە بتوانن چارەسەریشمان کرد و ئەوەی کە بە تایبەتی کە حکوم دران ئاگاداری وەزعیانین کە لە ئاسایشی گشتی هەولێرین و دوایین جار پێشی تقریبا کەمتر لە 15 ڕۆژ بوو تیمێکی تایبەتمەندم نرد لێرە بە سەرۆکاتی دوو بەڕێوەبەری گشتیشی لەگەڵیان بوو و چوین بینیان و لەگەڵ چوار لەوانە لەو پێنجە لەگەڵ چواریان دانیشتن یەک بە یەک و بینیویان وەزعی سەحیان خراپ نییە ڕەنگە بەعزە مەسائیلی تەندروستی و پێداویستە تەندروستی ئەوەش نەک لە بەرەوەی سەردراوانی بادینانن گشت ئەوانەیە کە لە ئاسایشن ئەم کێشەیانەیە وەکوتم لە چاکسازیش ئەو کێشەمانەیە لە گرتوخانەکانیش ئەم کێشەمانەیە ینی کێشەی تەندروستی و پێداویستی تەندروستی لە هەموو شوێنێکە لە وەزعی خواردن و خواردنمەنی باش بوون لە وەزعی توالێت و حەمام و ئەوانە باش بوو ئیدارەی کارمەندەکان لەگەڵیان ئەمانە گوتیان کێشەمان نییە ئەو خەلکانێک کە لێرن مراقبە یاخو ئاساییشە مەسائلێکی فشارێکی دەرونی لەسەریان نییە بەڵام و شوێنیان زۆر خراپە چونکە لە هۆڵێکە ڕەنگە 35 یا زۆر ئەو پڕی 50 نەفەر دەگری 130 نەفەر 120 نەفەری تێدایە مەجای خەوتنیان نییە بە نۆبە ئەخەون ئەمە بەڕاستی خراپە تەبیعی ئەمەش هۆکاری هەیە ینی ئێمە داوامان کرد ئەمانە و زۆر خەڵکیش داوای کردو ئەمانە کاتێک کە حکوم دران بۆ نایبەنەوە چاکسازی دەبیعی لێرە دوو هەنگاو هەیە هەنگاو یەکەم بە پێی یاسەتە ئەوەی کە دەڕەجەی قەتعی نەیەتن کەوا تەواو هەموو ڕێکارە یاساییەکانی تەعن تەواو بووە نابی بدرێتەوە بۆ چاکسازی چکە سیستمی تری هەیە دوو لەناو چاکسازیەکانی ئێمە ئەوە تقریبا 2 مانگەوە بە تایبەتی چاکسازی هەولێر نۆژەن کردنی پێویست بوو چونکە شوێن و قاع و ئەوانەی زۆر خراپ بوو و ئەزانم بۆ 15 تەواو دەبیتن خەریکن ئێستا هەموو شتیان تەواو کردووە و بەعزە لە ئەوانەی کە محکوم بوون لە چاکسازی هەولێر نەقلیان کردیە بۆ شوێنێکی تر و لەبەر ئەوە ناتوانن خەلکانێکی تر بینن چونکە ئەوەی کە هەیان بوو نەقلیان کردیە بۆیە ئەمەش هۆکارێکی تر بوو کە وەزعیان چونکە کابرا ئەگەر لە چاکسازی بی باشترە لەوەی لەناو گرتوخانەیەکی چی ئاسایشی بی چی ئیپۆلیس بیتن تحملیان هەبیتن ئەوەش بۆیان چارەسەر دەکرێت و هەروەها ئەوەی کە ئاگادارین ئێمە هێشتا مەرحەلەیەکی تر لە تەعن ماوە ئەویش کە ئەوەیە بۆ تەصحیحی قرار هەیئەی عامە لەسەری دادەنیشی کە 14 حاکمی تەمیزی گەور گشتینە هەمویان و ئەنجومەنی دادوەری لەگەڵیانە تەمەنا دەکەین تەصحیحی قراریش بە شێوەیەکی عادیلانە دراسەتی فایلەکانیان بکاتن ئەگەر هەرکەم و کوڕیان هەبی من لەو باوەڕم کەوا دەسەڵاتی دادوەری ئێمە دەسەڵاتێکی عادیلانەیە دەسەڵاتێکە کە سوێندیان خواردیە حکم بە عادیلانە بدەن باوەڕ ناکەم دەربچی چونکە تۆ لە محکەمەی سەرەتایی تحقیق بریار دەرچوو لە تەمیز پەسەندیان کرد لەوێش مانای وایە بە 3 مەراحل 3 قۆناغێکی گەورەی بینیوە کەواتە مانای وایە ئەم مەلەفە دیارە مستحقە کە حکمی پێ بدرێ ئەگەرنا ئیتر ئەمە قانونە ئەمە مەراحلە ئەمە ڕێکارە یاساییەکەوە ئێمە وەکو دەستە ئاگادارین و بەردەوام دەبین بە چاودێری ئەمۆزع بەڵام بخۆتە نەزانن ئێمە ئەو دەسەڵاتامان نییە کە تەداخولی دەسەڵاتی دادوەری بکەین لە هەرێمی کوردستان و لە زۆر بە وڵاتەکانی تر دەسەڵاتەکان جیاوازن هەرێکە بە پێی دەسەڵاتی خۆی کار دەکاتن بەڵام ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ چاودێری هەموو دەسەڵاتەکانین ئەوەیە کە ئێمە دکیۆمنتی بکەین
ڕاستپاردەی خۆمان بنووسین ئیتر ئەوەی تریش دەمینێتەوە سەر بریارەکانی هەردەسەڵاتێک و من تەمەنا دەکەم ئەوهاشە و ئەوهاش دەبینم لە محکەمەی ئەخیر فعلا دراستێکی باشی بۆ دەکرێت چونکە بخۆتان نەزانن ئەم مەلەفە بوویتە مەلەفێک تقریبا بعدی نێودەوڵەتی وەریگرت و هەندێک وڵاتانی تریش تەدەخولیان کردووە بۆیە باوەڕ ناکەم محکەمە بە چواردە دادوەرێکی گەورە و شارەزا وەزانە بریارێکی هەڵا بدەن چاوەڕێی ئەوەکەین ئینشاءڵڵا بزانین دەرئەنجامەکەی چی ئەبێت سەبارەت بەوەی کە تا ئێستا کە سوکارەکەی ناتوانەوانە ببینن ئێوەکو دەستەی مافی مرۆڤ داواتان نەکردەوە نەخێر پەیوەندیان هەیە لەگەڵ کەسوکاریان و تەلیفۆنیشیش لەگەڵیان دەکەن و بەعزە جاریش مواجهەشیان بۆ دەکرێتن بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد لەبەر ئەوەی ئەو ڤایرۆسەوە بە ڕۆژانی پێشتر ئێستا ڕەنگە تۆزێک مەسەلەی ڤایرۆسی کۆڕۆنا سووک بووە بەڵام لە ڕۆژانی پێشوودا بەخۆتان ئەزانن نەک بەس لە بۆ زیندانیەکان بەلکو لەوانەیە کە لە ناو دەرەوەی زیندانین هاوڵات من و تۆ ئەوان بخۆ دەزانی ئەبێ لە کوێنێک بڕۆین بەبێ ماسک نەڕۆین قەلەباڵغ دروست نەکرێ بەرکەوتە نەبیتن خەلکانێک زۆر لە لێک شوێن نەبیتن کەواتە ئەمان ڕێکارێکی تەندروستیە یعنی نەک لەبەر ئەوەی دژایەتی ئەوانە دەکەن نایەڵن خەلکە سوکاریان ببینن مۆزوع ئەوە نییە چونکە ئەوە کابرا لە ناو ئاساییشە و حکوومەتە و گیراوە و حکوم دراوە یعنی چی بۆ مەجای نادنێ قابلە ئەگەر هاتی خزمەکەی هات چی لە محکەمەکەی دەگۆڕدرێ هیچی لێ ناگۆڕدرێ مجرد ئەوەندەیە کە ڕێکارێکی تەندروستیە لا ئەکتەر ولا ئەقل ڕاستە خۆی ئەوەی کە لە ناو سجنە تەمەنا دەکە یەکێک لە دەرەوەی سجن ببینی لە ئەحوالی بپرسی بەڵام کاتێک کە ئەمە یەکێک لە زیندانیەکان خوانەکە ئەگەر تووشی ئەم ڤایرۆسەبی مانەوەیە هەموو ئەوانەی لەوێنە هەمویان تووشیان دەکا و ڕبنەوە ڕەنگیشە گیان لە دەستدانی شەبیتن بۆیە ئەم ڕێکارێکی تەندروستیە ڕێکارێکی یاساییە وازانم مافی خۆیانە چونکە وەزعەکە نەگلێت لە هەموو عالەم وها ئێستا کازیە باس لەوە کرد کە 15 ڕۆژ بەر لە ئێستا ئێوە لێژنەیەکتان سەردانتان کرد باس کرد کە چواریانتان بینیوە بۆ ئەوەکەی دی نەدیتراوە لەوێ نەبوو نازانم لەکوێ دەرچوو بوو خۆی ئەمە چوبووین هەر پێنجان ببینین ینی شێروانیمان بینی ئەیاسمان بینی شێروان سەعیدمان بینی چوار بوو نیکەکان نەبوو و نەک بەس ئەوەش مامۆستا بەدەل و یەکێکی تر هەبوو لەوێ مامۆستا بەدەلی ژنەیان توانی ببینین دیارە لەوێن بەڵام برادەرەکەی تر لەوێ بوو ئەویشیان بینی لەسەر قەزیە ئێو و باسی ئەویشمان کرد ینی کەیسی مامۆستا بەدەل و ئەوان تەبیعی ئەوەش ئێستا ڕۆیشتووە بۆ وازانم هەژدەی شەش محاکەمەی دەکرێتن من لەو باوەڕەم و تەمەنا دەکەم بە پێی بەدووادا چوونم ڕەنگە بە بەراعەتش دەربچی دەستخۆش بیت و پرسیارم وە بزانم ماوەت کەم ماوە کەسێکی دیکە دەستنیشتان کراوە دەست سەرۆشی دەستەی مافی مرۆڤ دو قسەت چییە لەسەرەوەی کە ئەوەندە ساڵە سەرۆشی دەستەی مافی مرۆڤ بووی من کاری خۆمم کرد و ئەمانەتەکەم گەیشت و کۆمەلگا تەقیمی من دەکاتن کەوا توانیم ڕۆشنبیری مافی مرۆڤ بڵاو بکەینەوە یەکەمی سەرۆکی دەستە بووم ئەم دەستە لە دەستی من دامەزرا و ماوەی یاسایی خۆم تەواو کردووە و بەتەکیید پاشی من یەکێکی تر بێ و پاشی ئەو یەکێکی تر بێ چونکە ژیان بەردەوام دەبی دام و دەستگای هەبێ بەردەوام ببیتن وەکو هەر وزارەتە وەکوە شوێنێکی تر و من پیرۆزبایی لەم خاتوونە دەکەم و چاوەڕێمە بە زووترین کات ڕێکارە یاساییەکانی خۆی تەواو ببیتن بخۆ دەزانی چونکە بەس دەنگدان لە بەرلەمانی ڕێکارێکی تریش هەیە هەتا تەواویتم بێ لێرە بە دڵێکی فراوان و بە خۆشەویستی تەسلیم و استیلامیشی ئەەکەم و هەموو شتیشمان ئامادە کردووە بۆ ئەوەی کە بێتن ئەم خانەمە ئەو ئیشەی کە بوو 8 ساڵ و نیوە ئێمە ئیشمان کردووە هەمووی منەظەم تەرتیب بە سجلات بە هەموو شت دێتەوە بە حازری وەریدەگری تەمەنا دەکەم دەست بکاتن بە ئیش لەو خاڵەی کە ئێمە کۆتاییمان پێ کردووە بۆ ئەوەی ئیشەکەی بەردەوام بیتن و ئینشەڵڵاش هەروایە و فکریشی هەروایە پیرۆزبایەکی گەرم لەو خاتوونە دەکەم و چاوەڕێی نەبێتن بۆ ئەوەی دەست بەکار بیتن و ئێمەش ئەچینەوە بۆ بەردەوامبوونی ژیانی خۆمان لە سەکتەرێکی تر لە ژیان زۆر هەیە زۆر سپاس کاکسیا لەو ماوەیەدا زۆر هاوکاری ئێمە بوو وەکو ڕاگەیاندن وەکو NRT دەست خۆش بی هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین بەڵێ ئەوە قسەی زیا پەترۆ سەرۆکی دەستەی مافی مرۆڤ وەک لەسەر ڕەوشی زیندانیان بە شێوەیەکی گشتی لە نێوبەندیخانەکانی هەرێمی کوردستان هەروە ڕەوشی ئەو پێنج زادراوەی بادینیان باسی کرد کە پێش 15 ڕۆژ لێژنەیەکیان لە دەستەی مافی مرۆڤ ڕەوانەی ئەوان نێو زیندانیەکان کردووە و ڕەوشی ئەو پێنجگیراوە ڕەوشێکی باشە و تەندروستیان باشە بەڵێ سپاس بۆ هاوکارم ئومێد چەمانی و هەروە میوانەکەشی